بەڵێ سەحر ئاری بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش بەڵێ بێگومان ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی بڵێن سێ ساڵی ڕابردوو ڕێژەی بەفر و باران بەڕادەیەکی زۆر زیاتر بووە لە هەندێک شوێن دوو ئەوەندە و هەتا سێ ئەوەندەی دو ساڵی یان سێ ساڵی ڕابردوو بەفر و باران باریوە ئەمە بۆتە هۆکاری ژیانەوەی یان دەرکەوتنەوەی سەرچاوە کانی و کارێز و ئاو و بەرزبوونەوەی ئاستی ڕووبار و سەرچاوە ئاویەکان من ئێستا لە گەلی عەلی بەگەم لە شوێنێک کە زۆرترین بڵێن ئاویان کە هەڵستێت لەو شوێنانە ئەبیندرێت ئێستا ئەوە ئەو ڕووبارەیە کە لە باڵەکایەتی یان بڵێن لە قەزای چۆمانەوە دێکە لە بن جسرەکەەوە دیارە ئەو ڕووباری بەرامبەریشمان ئەوە ڕووبارێکە کابیش لە بێخاڵ و بڵێن لە هەردوو ئەوەی سەرەوە کوێە ئەوەی سەرەوە خوارەوەکو و تافگەیەک وایە ئەوە هەر ئاوی سروشتیە بەڵێ ئێستا ئاری باسی ئەوە شەکەم بڵێ ئەوە سەرچاو ئاویەکان کە بە درێژایی چەندان کیلۆمەتر باران و کۆبوونەوەی ئاوە کە ئەم ڕووبارە دەرکەوێتەوە و ئەو سەرچاو ئاویانش کە باسی ئەەکەین چەندان تافگەی هاوشێوە کە ئێستا لە بەرچاومان دیارە ئاوێکی سپی و سازگاری تێدایە ئەمساڵ لە سنووری ئیدارەی سۆران لە منطقەکانی باڵەکایەتی و سۆران و ڕەواندز و تەنانەت منطقەی برادۆس و سیدەکان و مێرگەسۆر دەرکەوتونە ئەمە هۆکار بووە بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاو سەرچاوە ئاویەکان کە ئەمە وێڕای ئەوەی کە دیمەنێکی جوان و سازگاری بە ناوچەکە بەخشیوەکە ئێرەکە بێ ئەڵێن ئیدارەی سۆران ناوچەیەکی گەشتیاریەکە ژمارەیەکی زۆر گەشتیاران ساڵانە لە ناوەڕاست و خواروی عێراقیش بگرە هەرێمی کوردستانی بە تەواوی شار و شارۆچکەکان سەردانی ئەو ناوچەیەکەن ئەمە بۆ تا بڵێن دڵخۆشی هاوڵاتیان کە ئەم دیمەن و تافگە و بڵێن سروشتە جوانی کە لە ئێرە هەیە وێڕای ئەوەی کە بەرزبوونەوەی ئاستی ئاوکە بۆتە هۆکاری ئەوەی دڵخۆشی جوتیاران گونشینان کە بڵێن سەرچاوەیەکی گرنگی کشت و کاڵی بەرهەمە ناوخۆییەکان کە لەو ناوچەیە بە ڕێژیەکی زۆر هەیە ئەوە سەرچاوەکەشی بوونی ئاوی سازگار و یان ئاوی بەفراوەکە لە وەرزە جیاوازەکاندا لەو سنوورە بوونی هەیە بە تایبەتی ئەمە کە باسی باڵەکایەتی بکەین بەفر بە بەردەوامی لەو ناوچانە بوونی هەیە من ئەگەر کاتم هەبی ئەو ئامارانە بخەمە بەڵام پێش ئامارەکان بخەیتە ڕووسیم بڵێ پار ئەم دوو ڕووبارەی کە ئێستا ئاوەیە کە گرن لەلای ئەم پردەوە هەبوون یعنی ئاوما لەو شوێنانە ئەو تافگەیە هەبوو پار تۆزێک ڕوبەڕووی وشکە ساڵی زۆر بووینەوە بەڕاستی هەن زۆر تافگە وشی کرد ئەنی لەوانە گەلی عەلی بەگمان بینی کە بەداخەوەیانی هەندێک دیمەنە بوو بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو نەمان بینی بۆ هەندێک ئاو نەمێنێ بەڵام پار هەندێک ئاماری مەترسیدار ڕاگەنرا ئەو تافگەیە هەبوو پار لەو شوێنی کێسا بەڕاستی لێی نەخێر بێگومان ئەو تافگە و چەندین هاوشێوەی ئەو تافگانە بەڵام ئەم ساڵ دەرکەوتوتەوە بەڵێ ئاری ئەمەیان یەکشت ئەمە ئاماژە بکەم ئەگەر زیاتر بڕۆیشتبین بۆ قوڵایی ئەو گەڵیەکە گەڕی عەلی بەجی پێوە گوترێت لەوێ تافگە و سەرچاوی جوانتر و یعنی سەرنجڕاکێشتری تێدا بێگومان بەڵام بەهۆی ئەوەی کە شەبەکەی ئەنتەرنێت لەو ناوچانە نیە نەمانەتوانین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەو شوێنە قسە بکەین بۆیە هاتوینە ئەو شوێنەکە بە بەراورد لەگەڵ ئەو ناوچە ئەوانەی کە ئێستا لە بەردەمانەوە هەنا تافگەی جوانتر و سەرنجڕاکێش و سازگارتری تێدایە بێگومان لە دو سێ ساڵی ڕابردوو ئەو تافگانە دەرنەکەوتبوونەوە ئەوەی هەش بوو کە بۆ ماوەی ڕۆژێک یان دوو ڕۆژێک دەرکەوتن دوایە نەمان تەنانەت وای لە هەندێک شوێن کە ئەو کانیاوانەی کە مێژووی 100 ساڵیان هەیە وشک نەبووینە بەداخەوە لە ساڵی ڕابردوو وشک بوون تافگەی عەلی بەگ یەکێک بوو لەو ناوچانەی کە بە درێژایی مێژووی بە پێی و ئامارانی کە ئێمە بە بەراورد لەگەڵ ساڵانی تر بەدادا چونمان بۆ کرد لە ماوەی 120 ساڵی ڕابردوو 3000 ئەو تافگەی وشتی کردووە بەڵام بە بەراوردەکە کردویان ئەم ساڵ هەم زووتر وشک بوو هەم بڵێم ڕێژەیەکی کەمی ئاویشی تێدا بوو لە پێشتریش پێش وشک بوونەکەی ئەمە بە جیاوازی دەرکەوتنی ئەو تافگەوە تافگەکانی تریش هەمویان کۆتاییان پێهات بوو ئەگەر باسی ئەو ئامارانە بکەم کە لەم ساڵ هەیە هەر یەک لە قەزاکانی کەلسنووری ئیداری سۆرانێم هەر یەک لە قەزاکان سۆران خەلیفان مێرگەسۆر چۆمان ڕەواندز و هەروەها سیدەکان ئەوانە بەراوردی بارانبارینیان هیچ شێچێک لەوانە لە 500 ملیم بارانبارین کەمتری تێدا تۆمار نەکراوە یعنی بە نزمترینیان لە 500ەوە دەست پێ بکە تا 600 و تا 700 و تەنانەت مێرگەسۆر بە 1000 ملیم باران باریەوە ئەمساڵ بە بەراورد بەڵام ئەگەر بەراوردی دوو ساڵی ڕابردوو بکەین
بەرزترینیان 1990 ملیم بووە کە ئەویش لە سنووری قەزای مێرگەسۆر بووە و لە کەمتر 184 ملیم بووە ئەویش لە باڵەکایەتی بۆیان لە چۆمان بووە واتە بەرزترینیان 200 ملیم بووە و ئێستا بەرزترینیان بۆ 14 ملیم بەرز بۆتەوە ئەوە بەرزەکەیان نزمیەکەیان کە لێرە باس کراوە لە ساڵی ڕابردوو 64 ملیم بووە کە 64 ملیم بارانی تێدا باریوە لە سۆران بووە بەڵام لە ساڵی لە ئەم ساڵ گەیشتۆتە 555 ملیم باران واتە ڕێژەکان بە ڕێژەیەکی زۆر جیاواز بووە هەر ئەمە شوای کردووە تەواوی سەرچاوە بڵێن ئاوەکان و کارێز و کانی و ئەوانە بە تەواوی دەربکەونەوە بەفربارین لە ساڵی ڕابردوو لە قەزای چۆمان کە شوێنێکە بەفری زیاتری لێ ئەباری تەنیا 3 ملیم بارانباری بوو ئەم ساڵ بۆ 84 ملیم بەرز بۆتەوە زۆرترین ڕێژەی بەفربارینش ئەم ساڵ و ساڵانی ڕابردووش هەر لە حاجی ئۆمەران تۆمارەکرێت کە ئەمەی ئێستا ئەبیندرێ لە حاجی ئۆمەران تا ئێستا 4 ملیم و عفەن 4 مەتر و 81 سانتیم بەفربارین لەسەر ڕێگا سەرچەکە تۆمار کرد تەواوی سەرچاوە ئاویەکان لە ئەم ساڵدا دەرکەوتنەوە ئەمە بۆتە دڵخۆشی بۆ هاوڵاتیان یەخوا هەر دڵخۆشیەکانمان بەردەوامی هەبێ سپاس دەکەین.